لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ساڵی 2021 ساڵێک نەبوو بگوترێ ئەو ناوچە پڕ لە جەرمە و کێشەی جیهان بەرەو سەقامگیری و هێوربوونەوەی کێشەکان دەڕوات. ئەوە تا سووریا لە ساڵی 2022دا پێدەنێتە 11مین ساڵیادی ئەو قەیرانە ناوخۆییەی وڵاتەکەی وێران کردووە. هەرچەندە نەتەوە یەکگرتووەکانیش هەوڵێکی زۆر دەدا بەردەوامیش لە کۆبوونەوەدایە لەگەڵ دەسەڵاتداران و ئۆپۆزیسیۆنەکانی سووریادا. باوردەکاریەکانی هەموو ئەو دۆسیانە چوینەوە کە ڕوبڕووی سووریا دەبنەوە، لەوانە دۆسیە لەشکریەکان و ئابووری و خەیرانی مرۆیی و بێگومان پرۆسەی سیاسیش لە پەیوەندی بە دۆسیەکانی ترەوە. لەوەتای ئەم قەیرانە خوێناویەی سووریا دەستی پێ کردووە بە هەزاران کەس دەستگیر کراون و بێسەر و شوێن کراون. UN بەبایەخەوە لەم دۆسەیە دەڕوانێت. وەک هەمیشە باسیشمان لە دۆسیە گیراوەکان و خەڵکی بێ سەر و شوێن کراویش کردووە، ئەمە بێ لەوەی وتوێژیشمان لەسەر تەگەرەکانی بەردەم کۆمیتەی دەستوریش کردووە. دەشڵێم وتوێژی قوڵ و باشیش بوون. یەکێک لە هۆکارەکانی چارەسەر نەبوونی سیاسیانەی قەیرانی سووریا وەک دەگوترێ دەستەبوونی زۆری وڵاتانی ناوچەکە و جیهانیشە لەم قەیرانەدا و بە یەکدادانی بەرژەوەندیەکانیش. ئێستا پێویستە هەرتەنها هەڵسەنگاندن بۆ هەڵوێستی عەرەب نەکەین، بەڵکو هەڵوێستەکانی ئەمریکا و ئەوروپایەکان و تورکیا و رووسیا و ئێرانیش بکەین لە پەیوەندی بە پەرەسەندنەکانی ناو سووریاوە. بەڕای من شیانێکی تر هەیە بۆ دۆزینەوەی ڕێگەیەکی تر تا دەست بکرێتەوە بە بەرەو پێشبردنی ئەم پرۆسەیە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەرتەنها وڵاتی سووریا نییە کە بە کۆمەڵێک قەیرانی قوڵ و گەورەوە پێدەنێنە ساڵی 2022ەوە، بەڵکو وڵاتانی تری وەک تورکیا و ئێران و عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە گرفت و کێشەی ئاڵۆزەوە قەیرانەکانیشیان دەبەنە ناو ساڵی نوێەوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. دکتۆر دارا محەممەد پسپۆڕی سیاسی لە زانکۆی لەندەن لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتندایە. دکتۆر سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت و بەر لەوەی باز لە ئەنکەرە و تاران و بەغدا بکەین با بە پرسی سووریا دەست پێ بکەین. وەک پێشتریش ئاماژەم پێدا بەرژەوەندیەکان لە سووریادا بە یەکیان داداوە. هەر ئەمە بە تەنها بەسە تا بگوترێ چارەسەریەکی سیاسی بۆ سووریا نەکەر زۆر قورسە، بەڵکو زۆر ئاڵۆزیشە. بەڵێ زۆر سپاس کاگوڵێن. بێگومان بە دڵنیایەوە کێشەی سووریایی چێکە لە کێشە هەرە ئاڵۆزەکانی ناوچەکە بە تایبەتی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست. ئەویش بەهۆی ئەوەی کە من پێم وایە کێشەی سووریاواتە هەر لەوەدا نییە کە شەڕی ناوخۆیە، بەڵکو شەڕێکی ناوخۆیە کە ئینتەرناشنەڵایز کراوە، واتە نێونەتەوەیی کراوە، بەو مانایی کە کۆمەڵێک دەوڵەتی دەرەکی دەستیان لە کێشە و شەڕی ناوخۆی سووریا هەیە، نەک تەنها هەر دەوڵەت بەڵکو کۆمەڵێک هێز و میلیشیایی هەرێمایەتی دەستی لە ناو کێشەی سووریا هەیە. بۆ نمونە گەرسەی میلیش ئەو حیزب الله بکەین، حیزب اللهی لوبنانی کە تەواجودێکی تەواوی هەیە لە سووریایە، هەروەها ئەو هێز و میلیشیایانی کە لە عێراقا هەنوو کە بە شێوەیەک لە شێوەکان وەلایەکی گەورەی و تەواویان بۆ ئێران و بۆ سووریا هەیە، حکومڕانی سووریا هەیە. ئەمە جگەلەوەی کە دوو گەورە هێزی وەکو ئەمریکا و رووسیا ئامادەن لەوێ، هەروەها هێزێکی گەورەی دیکە کە لەوێ ئامادەیە تورکیایە، کەواتە کێشەی ناوخۆی سووریا لەوە دەرچووە کە پێی بوترێت شەڕی ناوخۆیان کێشەیەکی ناوخۆ، بەڵکو کێشەیەکی تا ڕادەیەکی گەورە نێونەتەوەییە. ئەمە ژوای کردووە کە ئەو کێشەیە بە ئاسانی نەڕوا بەڕێوە و چارەسەر نەبێ لە بەرەوەی کۆمەڵێک پێکدادانی بەرژەوەندیەکان هەیە لەوێ، تا بەرژەوەندی سیاسی و جیۆپۆلیتیکی ئامادەییشی گەورەی هەیە لە سووریا. هەروەها ئەوەش زانین کە حکومڕانی سووریا بۆ خۆی حکومڕانیەکە کە ڕوبەڕووی قەیرانی گەورە بۆتەوە تەنانەت پێش 2011 لە ڕووی ئابووریەوە. بەڵێ باشە دکتۆر بەڕای جەنابەت، جیاوازی ڕوانین بەرنامە یا کارنامەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا ئەمە چەندێک کاریگەری هەیە بەسەر درێژبوونەوەی ئەم قەیرانە ناوخۆیی سووریا لە کاتێکە ئێمە بینیمان شۆڕشەکانی بەهاری عەرەب بۆ نمونە لە مەسر کاتێکی زۆر کەمی پێویست لە لیبیا بە هەمان شێوە لە یەمەن لە تونس تەنانەت ئەم جیاوازیە لە نێوان ئۆپۆزیسیۆنەکانە چەندێک کاریگەری هەیە؟
من پێم وابێ ئەوەی کە جیاوازی دروستەکە لە نێوان سووریا و وڵاتانی دیکە ئەگەر ئێمە باز لە بەهاری عەرەبی بکەین کە لە 2011 دێتەکایەوە و لە تونسەوە دەست پێکا و دوجارە گوێزرێتەوە بۆ میسر و اینجا دوایی بۆ هەندێک لە وڵاتەکانی دیکەی وەکو بەحرین و لیبیا ومانە بەڵامە بێ ئێمە لە ڕاستی ئەبێت جیاوازی لەوەیە دروست بکەین کە وڵاتێکی وەکو لیبیا بەتەواوەتی جیاوازە حاڵەتەکەی لەو حاڵەتی کە لە تونس و میسرا بێ واتە لە تونسا لە ڕێگەی ڕاپەڕینێکی جەماوەریەوە گۆڕانکاری لە ڕژێمەکەی دروستە بێ هەروەها لە میسرا واتە لە ڕێگەی خۆپیشاندانی گەورەی خەڵکەوە لە هاتنە سەر شەقامەوە واتە بزوتنەوەیشی جەماوەری دێتە پێشەوە و هەوڵەیە ئەم ڕژێمە بگۆڕێ بەڵام لە وڵاتێکی وەکو لیبیایە هێزێکی وەکو ناتۆ بە هێزێکی عسکەری ڕژێمی معمەر قەزافی لە ئابات و ئەی ڕوخێنێ لە سووریایە بێگومان هاوکێشەکان بە تەواوەتی جیاواز کەوتەوە لەبەرەوەی ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان ئامادە نەبوو بەشداری بکاتیان هێزی ناتۆ بەگەڕ بخا بۆ لابردنی ڕژێمی بەشار ئەسەد لەبەرەوە ئەسەد توانی سوود لەو بۆشاییە وەربگرێەوە تا لەو بۆشاییە سیاسی کە ئەمریکا ئامادە نەبوو بێتە پێشەوە بۆ ڕوخانی بەشار ئەسەد ئەمە ڕاستی چەند ماوەیەکی باشیشی پێچوو تاوەکو رووسایی هێنایە پێشەوە واتە پێشاتنە ناوەی رووسیا لە ڕاستیە ئەمریکا فرسەتی گەورەی هەبوو بۆ ئەوەی کە ئەو کارە بکە بەڵام ئێران هەر زۆر بە زووی ئامادە بوو بۆ یاریدەدانی ڕژێمی ئەسەد هەروەها حیزب الله وەکو هێزێکی گەورە لە وەکو هێزێکی دراوسێ کە توانی ئەمانە ئامادە بن لە سووریا بۆ سەرکوتکردنی هەم ئۆپۆزیسیۆن و هەم ئەو ڕاپەڕینە جەماوەریانی کە لە سووریا هەبوو بۆیە لە سووریایە لە ڕاستیە ئۆپۆزیسیۆن بە تایبەتی ئەگەر باز لە ئۆپۆزیسیۆنی سووری بکەین بەڕاستی یەکێکە لە ئۆپۆزیسیۆنە هەرە ئەتوانم بڵێم هەرە لاوازەکان هەروەها یەکێکە لە ئۆپۆزیسیۆنانی کە بە تەواوەتی مۆرچی ئیسلامی سیاسی بەسەری ئازاڵە باز لە لایەنی کوردی ناکەم چکە لایەنی کوردی بە تەواوەتی جیاوازە لە ئۆپۆزیسیۆنە واتەکە لە ڕۆژاڤایە هەیە ئێمە تەنها لە ڕاستیە تروسکایی ئەگەر هەبێ لە ئۆپۆزیسیۆنی سووریا ئەگەر باسی بکەین ڕۆژاڤایە و ئەو هێزەیە کە ئەمڕۆ لە ڕۆژاڤا هەوڵی دروستکردنی یەکەیەکی و ئیدارەیەکی جیاوازەیە لەو ڕژێمەی کە ئەمڕۆ لە ئارایە لە سووریا جیاواز لەبیرکردنەوەکانی ئۆپۆزیسیۆنەکانی تری سووریا دکتۆر ئەگەر ئێمە وەکو گریمانەیەک سەیری بکەین بڵین لە ساڵی 2022دا قەیرانی سووریا بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر دەکرێت ئەلبەت چارەسەرکردنەکە وەکو ئەو هەوڵانەی کە نەتەوە یەکگرتوەکانیدا یا تەنانەت ئەو هەوڵانش کە لە ئەستانەوە دەدرێن بۆ ئەو چارەسەرە سیاسیە بەڵام لە هەریەکێ لەو چارەسەرە سیاسیانە ئایا مەرجە کە ڕژێمەکەی بەشار ئەسەد بمێنێتەوە و بەشار ئەسەد خودی خۆی هەر سەرۆکی سووریا بێ؟ دیارە ئەمە پێشبینیەکە کە ڕەنگە من نەتوانم بڵێم بەشار ئەسەد دەمێنێتەوە یان نامێنێتەوە بەڵام لە ڕاستیە ئێستا بەپێی ئەو ئاماژانەی کە لەبەر دەستا هەیە و ئەوەی کە باسەکرێت ئەوەیە کە ئەگەرێکی زۆر هەیە کە بەشار ئەسەد واتە ڕژێمی بەشار ئەسەد بمێنێتەوە ئەویش لەبەرەوەی کە رووسیا بە جۆرێک لە جۆرەکان نێوەنگیریە کات لە نێوان ئەسەد و بۆ نمونە ئیدارەی ڕۆژاڤا واتە لەگەڵ پەیەدە و هێزەکانی هەسەدەیە رووسیا فشارێکی زۆرە خاتە سەر هەسەدە بۆ ئەوەی کە ئامادە بێ کە بکەوێتە جۆرێک لە دانوستانەوە لەگەڵ ڕژێمی ئەسەدا بەڵام گرفتەکە لێرەدا ئەوەیە کە ئەسەدیش پێویستی بەوە هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان هەندێک چۆنەڵی سازش بکات نەکرد لەگەڵ هێزە کوردیەکانە لەگەڵ هێزەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڵکو هەروەها لەگەڵ ئەو هێزانی تراکە کە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان تورکیا وەکو هێزێکی سەربازی گەورە یارمەتیانەیە بەڵام ڕەنگە ئەم هاوشێشانە بگۆڕێەوە تا چوونە دەروی تورکیا لە هەندێک
لەو شوێنانە وەکو بۆ نمونە لە ئیدلیبە هەندێک لەو شتانە ئەگۆڕێ سەبارەت بە ئۆپۆزیسیۆن واتە ڕەنگە ببێتە هۆی لاوازبوونی ئۆپۆزیسیۆن واتە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر کارتی ئەسەد بەهێزتر بێ لەم ساڵە لە 2022 بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی عەرەبی سووری ئەو ساکە من پێم وایە ڕەنگە رووسیا هەڵدیوایە کە دەستوری سووری بگۆڕدرێت چکە قسەیەک لەسەرەوە هەیە کە بۆ نمونە ئەوەی کە پێوترێ ئەمڕۆ کۆماری سووری عەرەبی ئەو عەرەبی لێ بکرێت و تەنها کۆماری سووری واتە جۆرێک لە سازشکردن لە پێناوی ئەوەی کە ڕازی بن بەوەی کە سووریا بە تەنها وڵاتی عەرەبەکان نییە بەڵکو جۆرێک لە ماف بدرێ بە کەمینەکانی تر بە ئاینەکانی تر لەوێەوە اینجا هەڵبژاردنێک بێن لە پێشەوە واتە هەڵبژاردن ڕووبا لە سووریایە بەڵام گرفتەکە لەوەیە ڕژێمێکی وەکو ڕژێمی باسی سووری لە ڕاستیە بۆی قورسە بتوانێت ئەم هەموو شتە هەرسکات تا چەندێک ئامادەیە دان بە کەمینەکان و بە ئاینەکانی تراواتە هەروەها دان بە بۆ نمونە بە ئیدارەی سربەخۆی ڕۆژاوایە بنێ ئەمانە پێم وا بێ کۆمەڵشتی شتی قورسن بەڵێ یەک پرسیاری تر زۆر بە کورتی بەرلەوەی بچینە سەر دۆسەی تورکیا چارەسەری سیاسی لە سووریادا بەڕای جەناب کۆتایی بە دیاردەی تێرۆریزم دێنێ لە وڵاتەدا یا هەر هیچ نەبێ ئەو دیاردەیە کەم کاتەوە زانی ئێمە کاتێک باز لە دیاردەی تیرۆریزمەکەین بێگومان ڕەنگە زیاتر قسە لەسەر هێزێکی وەکو داعش بکەین یان تەنانەت بۆ نمونە ئەوەی کە لە سووریا جەبهەی نووسڕە هەبووە ئێستا گۆڕاوە بە هەیئەی تەحریری شام ئایا ئێمە کامە بە تیرۆریزدانەی کام گروپانە بە تیرۆریزدانین بێگومان ئەمانە ئەو گروپانن کە بە جۆرێک لە جۆرەکان لەلایەن ئەمریکا و تەنانەت رووسیا و ڕژێمی ئەسەدەوە بە گروپی تیرۆریزدا ئەندرێ بەڵام گرفتەکە لەوایە کە ئێمە ئەمانە گروپێکن کە لە هەموو کاتێکا و لە هەموو شوێنێکە گرفتی گەورە بۆ ئەو ناوچەیە دروستەکەن چونکە ئەبنە هۆی دروستبوونی حکمێکی خراپ بۆ بەڕێوەبردننی ئەو ناوچەیە بێ یان ئەو وڵاتە بێ لەبەرەوە ئەگەر کێشەی سووریا بە شێوەیەکی ئاشتی خوازانە چارەسەر بکرێ بە مەرجێک لە بەرژەوەندی هەموو لایەکە بێواتە لە بەرژەوەندی ئیدارەی سربەخۆی ڕۆژاوایە بێت و هەروەها لە بەرژەوەندی دانیشتوانی سووریا بێ بە گشتی چونکە من پێم وابێ دانیشتوانی سووری بە گشتی ڕازی نییە بەوەی کە هێزێکی ئیسلامی توندڕە و حکومی بکات بەشێکی زۆری ئەو ناوچانە ڕەنگە لە ناچاریان کە ڕازی بوون بەوەی کە ئەو هێزە سەربازیە بابلین ئیسلامیانە حکومیانەکات لەبەرەوە ئەو کێشە چارەسەرکردنی ئەو کێشەیە بێگومان وابەستەیە بە کۆمەڵێک فاکتەری دیکەەوە من پێم وابێت لە ناوچەکەیە بەڵێ دکتۆر جەنابە داماژۆ بە تورکیا کرد ئەڵبەتە تورکیا خۆی کۆمەڵێک گرفتی هەیە تورکیا کە بە یەکێک لە زلێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەنرێ لە تەنگژەیەکی ئابووری گەورەدایە چاودێرانیش بە گشتی دەرمانە یەک lە دوایەکەکانی نرخی لیرەی تورکیا دەبەستنەوە بە سیاسەتەکانی سەرۆکی وڵاتەکەەوە. Sonunda biz bu enflasyonu درەنگیا زوو وەک چۆن کاتێک هاتمە دەسەڵاتەوە گرانیمان کەم کردەوە بۆ ڕێژەی لە سەدا 4 ئاوەها جارێکی تریش کەمی دەکەینەوە نامەوێت گەلی خۆم لە ژێرباری نرخی سووددا تێک بشکێت. ئەنکەرە هێشتاش پێدا دەگرێت لەسەر ئەوەی ئەو سیاسەتانەی لە پێناو گەلی وڵاتەکەدان نەک بەرژەوەندی دارایی وەک دەڵێت ئەوانەی سوودیان لە هۆکاری گرانی بینیوە. ve malum çevreler ئۆپۆزیسیۆنەکان و بازنەباوەکانی تریژ ناتوانن بە سووربوونی ئێمە لە پەیوەندی بە نرخی سوودەوە قایل بن بەڵام وەک سەرۆکی تورکیا هەمیشە وتومە کە دژی نرخی سوودم لەوە تای ئەم پۆستەم وەرگرتووە. بەڵامەوەی جێی سەرنجە هیچ جۆرە لێدوانێکی دەسەڵاتدارانی ئەنکەرە نەبوونەتە هۆکارێک بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکانی خەڵک لە تورکیادا. ئەوانەی دوور لە ئێمە و لە خەڵکیش دەژین دەتوانن بڵێن هەژاری و بێکاری و گرانی لەم وڵاتەدا نییە بەڵام لە ڕاستیدا ئەگەر بێنە ناو خەڵکەوە ئەوا دەبینن و دەزانن کە ئێمە لە ڕەوشێکی قورسدا دەژین و کار دەکەین. دکتۆر دارا داڕمانی نرخی لیرەی تورکیا هەروەها قەیرانە ئابوووریەکانی تورکیا ئەمە چەندێک کاریگەری دەبێت بەسەر سیاسەتی حکوومەتی تورکیاوە لە وڵاتێکی وەکو سووریادا بۆ نمونە. بڵێ
من پێم وابێ ئەو خاڵز تا ڕادێکی زۆر خاڵێکی تەواو ئابووری سیاسیە کە قسە لەسەر داڕمانی نرخی لیرەکرێ. من پێم وابێ ئەمە پێویستی بە ڕەنگە بە چۆنەڵی فۆکەسێکی گەورەتر هەیە، پێویستی بە تێڕامانێکی گەورەتر هەیە. من تەواو لە 100% دڵنیا نیم لەوەی کە دابەزینی نرخی لیرە بە جۆرێک لە جۆرەکان داڕمانی ئابووری تورکیایەت، چونکە بۆ خۆی ئەمە سیاسەتێکی ئابووریە کە ڕەنگە سەرۆکێکی وەکو ئەردۆگان هەوڵی ئەوە ئاات کە نرخی لیرە نزم بێت، چونکە بە ئێمە لەوە تێ بگەین کە دابەزینی نرخی دراوی هەر وڵاتێک بە تایبەتی ئەگەرە وڵاتێک بێ کە بەشێکی زۆری ئابوووریەکەی لەسەر هەناردەکردن بنیادنرابێ. واتە بۆ نمونە تورکیا وڵاتێکی نەوتینیە، وڵاتێک نییە کە پابند بێ بە سامانی سروشتی وەکو نەوت و گاز زۆمانەوە بە شێوەیەکی گەورە وەکو وڵاتانی کەندا و عێراق و ئەو وڵاتانی کە پشتی تەواواتە لە 90 بۆ 95 بە سامانی سروشتیە بەستن. تورکیا تا ڕادەیەکی زۆر بۆیە گەورە هێزێکیشە لە هەموو خۆرەڵاتی ناوەڕاستە لەبەرەوەی وڵاتێکە تا ڕادەیەکی باش پیشەسازیە، هەم لە پیشەسازی سەربازیەوە هەم لە پیشەسازی مەدەنیەوە. وڵاتێکیشە هەوڵی وایە کە هەناردەکردنی زیاتر بێت لە هێنانە ناوەوەی، لەبەرەوە دابەزینی دراو تا ڕادەیەک لەوانەیە بە قازانجی ئابوووریەکەی بکەوێتەوە، وەکو چۆن ئەم سیاسەتە ئابووریە لە وڵاتێکی وەکو چین بەکارهێنرێت، چونکە ئەمە ئەو هاوکێشەیە کە هەوڵی ئەوە درێت هەناردەکردن زیاتر بکرێ، ئەویش کاتێک زیاترەکرێت کە نرخی دراوەکە و کەمتر بێ. ئەمە بێگومان من لەسەر ئەو بنەمایانە ئەڵێم کە ئەمە بە شێوەیەکی ئاراستەکرا و ئیشی لەسەر کرابێت، ڕەنگە ئاراستەکراو بێ لەلایەن ئابووری تورکیاوە. ئەگەر ئەمە بە شێوەیەکی ئاراستەکرا و کرابێکەوەتە ئەمە نابێتە هۆی داڕمانی ئابووری تورکیا. بەڵام دکتۆرەگەر یارمەتیم بێ گرفتێکی زۆری بۆ خەڵک دروست کردووە، گرفتێک لەوەی کە هەموو شتێکیان بەلاوە گرانە، گرفتێک کە توانای کڕینیان نەماوە لە بازاڕەکانی تورکیادا. ئەمێ ئەوە بزانم ئەم جۆرە سیاسەتی کە ئەردۆغان پێیڕەوی دەکا بە ئەرێنی یا بە نەرێنی بۆی دەکەوێتەوە بە تایبەتی لە هەڵبژاردننی داهاتوی وڵاتەکەدا. بڵێ بە دڵنیایەوە قسەکەی جەنابتە، ینی ئەوەی چێکە لەو کێشانی کە لەگەڵ ئەم سیاسەتە ئابووریە لە تووشیا ئێستا هەڵاوسانێکی ئابووری دروست واتە نرخی شتومەک بەرزە بێتەوە، بەڵام لە هەمان کاتیشە ئەوەی کە پێ وترێت وەبەرهێنانی دەرەکی زیاکات، چکە کاتێکە کە شت واتە دراو کەم دابەزی بێ بۆ بەرهێنانی دەرەکی ئەتوانێت بچێتە وڵاتەوە وە بەرهێنان بکە و خەڵک بێگومان ئێستا تووشی قەیرانێکی ئابووری بووە بە دڵنیاییەوە قسەیە تەواوە. ئەمە گرفتەکەیە کە تورکیای توش کردووە، بەڵام لەو ماوەی پێشووە ئەردۆغان شتێکی بەکارهێنا کە وای کرد کە نرخی لیرە واتە نرخی دۆلاری دابەزان بەرامبەر بە نرخی لیرە. ئەوی ژەوەیە کە هات قسەی لەسەرەوە کرد کە حکوومەت واتە دەوڵەت هەوڵەیە هەرچ کەسێکە واتە پاشەکەوتی هەبێت لە بانقی تورکیا ئەمان هەوڵێن کە زامنی ئەو فائیدەیە بکەن، زامنی ئەو نرخی فائیدەیە بکەن کە هەیە کە بەرامبەر با بڵین بە دراوی بیانی هەیەی. من پێم وابێ هاوکێشەی تا ڕادەیەک ئاسان نییە، ئەبێ کەمێک چاوەڕوانیمان هەبێ بۆی کە ببینین ئایا تا چەندێک ئەمە ئەبێتە هۆی داڕمانی ئابووری تورکیا یان لە ڕاستیە ڕەنگە بە جۆرێکی پێچەوانە بکەوێتەوە. بەڵام ئەو قسەی جەنابێت دەڵێت بە تەواوەتی ڕاستە، خەڵکی تورکیا بە تەواوەتی تووشی تەنگژەیەکی ئابووری بووە لەبەرەوەی توانای کڕینی کەم بۆتەوە. بەڵام ئەگەر لە ماوەی داهاتووە دەوڵەت بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو تەنگشەیە واتە ئەو هەڵاوسانە دابەزێنێ، ئەوە ڕەنگە ئەمە ئەو شارە لەسەر خەڵک کەم بکاتەوە. بەڵام سەبارەت بەو خاڵی تا چەندێک ئەمە پەیوەندی هەیە بە دەوڵەتی تورکیا و لە سووریایە، من پێم وابێت تەبەن دیارە پەیوەندی هەیە، چکە لەبەرەوەی ئەگەر
ئابووری تورکیا بەرەو بە جۆرێک لە داڕمان و نەخۆشیشی ئابووری خراپ بڕوە ئەو ساکە تورکیا توانای ئەوەی نابێت کە ئەو شەڕە یان ئەو هێزە سەربازیە لە تورکیا ئیدامە پێبات و یارمەتی زۆری بات چکە لەبەرەوەی ئەزانین لە زۆرێک لەو شارانەیە و ئافرینۆمانە تورکیا بە تەواوەتی پارەیەکی زۆر لەوێ سەرفەکە بۆ هێشتنەوەی هێزەکانی و بۆ یارمەتیدانی ئەو گروپە سووریانە کە سەر بە تورکیان دکتۆر یەکێ لە پرسەکانی ترەوەیە تورکیا لە ئێستادا کە ئێمە ئەم بەرنامەی تیاتۆمارەکەین ینی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفتیشی بۆتەوە لە ناوچەکەدا و لەسەر ئاستی نێونەتەوەیش لە ناوچەکە ئەوە دۆسەی لیبیا بۆ نمونە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست ئەرمینیا سووریا تەنانەت لە هەرێمی کوردستانی عراقیشدا لە ناو ناتۆشدا تورکیا بۆ بە سەرێشە بۆ ناتۆ تورکیا بەم هەموو کێشانەوە ینی چۆن هەنگاو دەنێت لە ساڵی 2022دا ئەتوانێت بەرگەی ئەم هەموو کێشانە بگرێ؟ بەڵێ خۆی لە ڕاستیە ئەتوانی بڵێ کۆمەڵێک کێشەی توش بۆتەوە بە دڵنیاییەوە بە تایبەتی لەلایەن ئەوروپا و لەلایەن ئەمریکاوە سەبارەت بە بۆ نمونەیەکێک لەو کێشانەی کە هەیەی کە گەورەیە لەگەڵ ئەمریکا ئەوەیە کڕینی ئەو موشەکانەیە کە لە رووسیا کڕیوێتی S400 و ئەمریکا بە هەموو شێوەیەک هەوڵەیە کە ئەم با بڵێن کۆنتراکتەی پێ هەڵوەشێنێتەوە بە ئەردوغانی هەڵوەشێنێتەوە چونکە پارەیەکی تەواو زۆرە پارێکی زۆرە کە تورکیا سەرفیەکە لەگەڵ رووسایە لە هەمان کاتە ئەمریکا ئەوێت ئەو لە بریەوەی ئەو موشەکانە بکڕێ لە بریەوە ئەو سیستمی موشەشی ئەمریکی بکڕێ هەر بۆیەش ئەمریکا ئامادە نەبوو کە ئەو تیارانی پێبا کەواتە تووشیا کۆمەڵێک کێشەی هەیە لەو ڕۆک لەگەڵ ئەوروپا بێگومان لەسەر کێشەی کۆزبەران و هەروەها لەسەر کێشەی بۆری گاز هەروەها بەڵام لە هەمان کاتیشە تورکیا وەک خۆت ئاماژە پێدا ئەگەر باز لە لیبیا و ئەرمینیا ئەوانە بکرێ ئەوانە تا ڕادەیەک بەڕای من ئەوانە کارتێکی تا ڕادەیەک سەرکەوتوو بوون بۆ تورکیا لە ڕاستیە چونکە توانی باڵانسی هێزەکان بگۆڕێ بۆ نمونە لە شەڕی ئەرمینیا و ئازەربایجان هەروەها لە شەڕی لیبیایە تورکیا ئەوەی کە ئەمڕۆ سوودی لێوەرەگرێت لە ڕاستیە پیشەسازی سەربازیە ینی تۆ ئەگەر سیر بکەیت ئەو درۆنانەی کە تورکیا دروستیەکات تەنانەت لە ماوەی پێشووە بە وڵاتێکی وەکو ئۆکرانیای فرۆشتووە کە ئەمە بووە جۆرێک لە سەرێشە بۆ رووسیا لە هەندێک خاڵەوە تورکیا توانیوێتی هەندێک سەرکەوتن بەدەست بێنێ بەڵام لە هەندێک ڕوویترەوە کێشەی گەورەی زۆرتریشی هەیە هەروەکو باسمان کرد سەبارەت بە هێزێک لە ناتۆیە کە ناکرێت هێزێک بێ لە ناتۆیە بەڵام سیستمی موشەکی رووسی بەکاربێنێت. دکتۆر لەسەر دۆسیە ئێران دەگەڕێمەوە بۆلات قەیرانەکانی کۆماری ئیسلامی ئێران هەر تەنها لە بەرنامە ناوچە مشت و مڕ لەسەرەکەیدا سنووردار نییە بەپێی لێدوانی گەورە کاربەدەستانی ئەمریکا پێ ناچێت تاران بخوازێت بگاتە ڕێکەوتنێک لەسەر دۆسەی ناوچی. بەردەوام بەرژەوەندیەکی بەهێزمان هەیە لەوەی بەرنامەی ناوکی سنووردار بکەین وەک پێشتر بەڵام بەهۆی ئەوەی ئێران بە بڕوایەکی باشەوە نایەتە پێشەوە ئەم کارە نەکرا ئەوە ئێمەش بە ڕژدی لە بژاردەکانی تر دەڕوانین ئەوەی کە درێژەی پێنادرێت بریتە لە یاریکردنی ئێران بکاتەوە و لە هەمان کاتیشدا بەرنامەی ناوەکی خۆی بەرەو پێش برێت ئەوە درێژەی نابێت و ناکرێت درێژەی پێ بدرێت. دۆسەی موشەکە باڵستیکیەکان و ڕەفتارەکانی ئێرانیش بەشێکی دانەبراون لە وتوێژەکانی ڤێننا. واشنگتن دەڵێت ڕێکەوتنی ناوچی زۆرێک لە جموجۆڵەکانی تارانی کۆت کردبوو وەک پێشتر دەبینرا. لە هەمان کاتیشدا بەکارهێنانی سیاسەتی بەرزترین ئاستی فشار وەک دەگوترا دەبێتە مایەی کوتکردنی ئێران لە جموجۆڵە شەڕەنگێزیەکانی لە سەرانسەری ناوچەکەدا بەڵام ئێمە پێچەوانەکەی دەبینین ڕێکەوتنێکی باشتر نەهاتاراوە بەڵکو ئێران دەستبەرداری ئەو کتوبەندانە بوو کە لە ڕێکەوتنەکەدا دەستنیشان کرابوون ئەمە بێ لەوەی لە وڵات دوای وڵاتی ناوچەکەدا کردە شەڕەنگێزیەکانی بەردەوام بوو. ئێران لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ڕایگەیان وەک دەڵێت ناڕاستەوخۆ هەندێک نامە و پەیام لە نێوان واشنگتن و تاراندا ئاڵوگۆڕ کراون
ئەم ئاشکراکردنە دوا بەدوایی چەندان جەختکردنەوەی دەسەڵاتدارانی ئێران دێت کە هیچ گوتوێژ و دیالۆژێکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان نییە لەگەڵ واشنگتندا. که برای ما مهمه تحقق منافع مردم ئەوەی بۆ ئێمە گرنگە دان پیادانانی بەرژەوەندەکانی گەلی ئێرانە لە چوارچێوەی استراتژی و پرەنسیبەکاندا لە ڤیەنا بە نافەرمی و ناڕاستەوخۆ تەکستەکان لەگەڵ ئەمریکادا دەگۆڕێنەوە لەسەر هەمان بنچینە. تەکستەکان نافەرمین ینی لۆگۆ و ئەو شتانیان پێوە نییە و لە ڕێی بەڕێز مۆرا ڕێخەری کاروباری کۆمیسیۆنی هاوبەشەوە کراون. ئێمەش هەر ئاوامان کردووە ڕای خۆمان بە نووسین دەخینە بەردەست و دیالۆگیش لە ڤیەنا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەڕێوە دەچێت. دکتۆر دارا گەیشتن بە ڕێکەوتنی ناوچی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا چ مانایەکی هەیە بۆ جموجۆڵەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ ئەو ڕێکەوتنە بێگومان کاریگەری گەورەی هەیە لەسەر ئێران و لە هەمان کاتیشا لەسەر ڕۆڵی ئێران لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست و ئەو ناوچە باڵنەی باکووری ئەفریقایە، چونکە ئێران ئەمڕۆ یەکێکە لە ئاکتەرە گرنگ و سەرێشیەکانی ئەو ناوچەیە بە تایبەتی لە عێراق لە شوێنێکی وەکو یەمەن، هەروەها لە لوبنان، هەروەها لە سووریا، واتە لە زۆرێک لەو لەوانەی کە بەرژەوەندی سیاسی و ئاینی و مەسەبی هەیە لەگەڵ ئێرانە، جۆرێک لە هاوبەشی هەیە. ئەم ڕێکەوتنە ناوچیە بەڕای من پەیوەستە بە دوو شتەوە. یەکیانەوەی ئێران کاتێک ئامادەیە بۆی کە ئەو ڕێکەوتنە بکەوێتەوە گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا، ئەگەر هاتوو ئەمریکا بەبێ قەید و شەرت ئەو ئابلوقەیە لەسەر ئێران لابەرێ. خاڵی شتریان ئەوەیە کە تا چەندێک ئەو کێشە و ململانەیی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە لە عێراقا بە کام لایەکەوێت، واتە عێراق تا ڕادەیەک ئەو مەیدانەیە بۆ یەکلاییکردنەوەی ئەو کێشە و ململانەیە هێزە و دەسەڵاتەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە. ئەبێ وەشمان بیر نەچێت سعودی عەرەبی یەکێکە لەو هێزانەی تر کە هەمیشە لە پشتی ئەم ڕێکەوتنە ناوچیەوە خوازیاری ئەوە نییە کە جۆرێک لە ڕێکەوتن دروست ببێت. بێگومان کاتێک باز سعودیەکەین لە هەمان کاتیشا ئیسرائیلی ژۆک و هێزێکی تر بە هەمان شێوە هەمان تێڕوانینی هەیە بۆ ئەوە. بەڵام دیارە ئێمە ئازاین لە سەردەمی ترەمپە ئەمریکا بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو بکەوێتە گفتوگو بکەوێتە ڕێکەوتنەوە لەگەڵ ئێرانە. بەڵام بایدن یەکێک لە کارەکانی ئەوە بوو کار کە هاتە سەر سەرۆکایەتی ئەمریکا ئەوە بوو کە بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوە هات کە جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ ئێرانە پێک بێنێتەوە. بەڵام تا ئێستا بە شێوەیەکی زۆر بەرچاو ئەم پێشکەوتنە ڕووی نەیاوە. هەروەکو باسم کرد ئەو خاڵە زۆر گرنگە لە ڕاستیا، ئەویش کە مەسەلەی یەکلایکردنەوەی ململانی هێزە لە عێراقا. بەڵێ دکتۆر ئاماژە بۆوەکە کە ئێران جەخت دەکاتەوە لەوەی دەبێت ئەو سزا ئەبوریانی کە لەسەری سەپێنراون ئەوانە هەڵبژیرن ئەو جا دەچێتە ناو ڕێکەوتنەوە. بەڵام لێرەدا ئەمێ بزانم متمانە چییە ئەگەر بێت و ڕێکەوتن بکرێ و سزاکان لەسەر ئێران هەڵگیران، متمانە چییە کە ئێران جموجۆڵی زیاتری نەبێت لە بەرنامە ناوچەکەیدا بە تایبەتی بۆ خۆ دەزانیانی تەنانەت ئەو کاتش کە سزاکانی لەسەر سەپێنرا بوون زۆرێک لە سەرچاوەکان ئاماژەیان بۆ دەکرد کە ڕێژەی پیتەرنی یۆرانیۆم بەرز کراوەتەوە لە ئێراندا. ئەمە بێلەوەی کە باسیش لەوە دەکرا ئێران زۆر نزیک بۆتەوە لە دروستکردنی بۆمبی ناوچی. بەڵێ لە ڕاستیا ڕەنگە هیچ گەرانتیشی 100% نەبێ، یان متمانەیەکی لە 100% نەتوانێت بەدەستبێنێ ئەمریکا ئەگەر هاتوو سزاکان لابەرێ بۆ ئەوەی کە بکەونەوە گفتوگۆ و ڕێکەوتنێکی ناوچی دروست ببێت. چونکە ئێران ئەگەر هەروەکو ناوخۆ سەیری بکەیت واتە تا چەندێک ئەو چاودێری واتە کامێری چاودێری ئەتوانرێت دابنرێت لە ئەو شوێنانی کە ئەو
هەوڵی دروستکردنی واتە بۆمبێن یان بە جۆرێکی تر بە شێوەیەکی ئاشتی خوازانە دروستەکرێت ئەمە تا ڕادەیەکی زۆر ڕەنگە بتواندرێت ئەو کامێری چاودێریانە جۆرێک لە چاودێری دروستکە بەڵام دیسانەوە هەر ڕەنگە جۆرێک لە دەرەچەیەکە بێت کە ئێران بتوانێت ڕەچاوی بکا بۆی کە بتوانێت ئەوانە تێپەڕێنێ بەڵام گرفتێکی تریژەوەیە لەسەر ئاستی هێزی واتە لەسەر ئاستی سیاسەتی دەرەکی ئێران تا چەندێک ئێران ئەو ئەتواندرێ ئەو متمانەی پێ بکرێ کە دەست وەرناداتە وڵاتانی دەرەوە واتاوەکو عێراق و یەمەن و سووریا و لوبناان و ئەمانە ئەمە ڕەنگە تا ڕادەیەکی زۆر ئاسان نەبێ زەحمەتە ئەمریکا بتوانێت بە تەواوەتی دەستی ئێران بگرێت و چۆنەڵی پەلبەستی بکە ئەمە پێم وابێ ڕێگەیەکی ئاسان نییە چکە لە هەموو کاتێکە ئێران بە شێوەیەکی ناڕاستە و خۆی شەکار لە دەرەوەی خۆیان واتە ئێران بۆ نمونە پەلاماری هێزەکانی ئەمریکا لە عێراقا نایە خۆی نایکە بەڵکو هێزی دیکەی هەیە کە ئەمەی بۆ کات لە لوبناانە حیزبوڵڵاه بۆ نمونە میشاکات لە سووریا هێزەکانی دیکە ئەماکەن لە ئێمەە بۆ نمونە حوثیەکان ئەماکەن کەواتە لە ڕاستیا ئێران هێزێکی ئاسان نییە بۆ ئەمریکا کە بتوانێت بە شێوەیەکی تەواو احتیوای بکات و نەهێڵێت ئەو شتانە بکات کە ئەمریکا کە زیانی گەورە بە بەرژەوەندی سیاسی ئەمریکا ئەگەیەنێت چونکە هەموو کاتێک زیانەکان لە زیانی سەربازی نییە بەڵکو زیانی سیاسیە واتا تا چەند تۆ توانیت بۆ نمونە ئێستا بینین ئەمریکا کە پاشەکشاکە لە عێراقا ئەمە بۆ خۆی جۆرێک جۆرەکان ڕەنگە سەرکەوتن بێ بۆ ئێران لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەماندا دوو تەوەر لەسەر عێراق باز دەکەین یەکەمیان ئەگەر و نەگەری کشانەوەی هێزە سەربازیەکانی هاوپەیمانێتی دژە داعشە وەک عێراقیەکان دەڵێن ڕێککەوتنی لەسەر کراوە بەڕێز قاسم ئەلئەعرەجی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق پشتڕاستی کردوێتەوە دڵنیاییشی داوە بۆ هاوکاریکردن لە نێوان هێزە ئاسایشی عێراقیەکان و هاوپەیمانەتی دژی داعش لە ڕووی ڕاوێژکردن و پشتیوانی و بەهێزکردنی توانایەکانیشەوە تەوەری دووەمیشمان هەڵبژاردنەکانی عێراقە کە ڕۆژی دووشەمەی ڕابردوو دادگای باڵای ئەو وڵاتە داواکاریەکانی بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن کرابوون ڕەت کردەوە هەر چۆنێک بێ ئەم بڕیارە کاردانەوەی جۆراجۆری لێکەوتۆتەوە لە ڕاستیدا عێراقیەکان ئەو هەڵبژاردن و پەرلەمان و ژمارەی کورسیانەیان بەلاوە گرنگ نییە چونکە هەروەک ئەوانەی پێشتر دەبن و ئەم سیستمی پەرلەمانیە لەگەڵ گەلی عێراق نەگونجاوە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕاگەیەندران و هیوادارین هەموو لایەنەکان سەقامگیری ڕەوشی عێراق ڕەچاو بکەن و ئەم ئەنجامانە لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنیشەوە ڕاگەیەندراون و کۆمیسیۆن دامەزراوەیەکی دانپێیانراوە و ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە سەرکەوتنی هەڵبژاردندا ئێستا پێویستە هەستی نیشتیمانی لای لایەنەکان بکەوێتە کار بۆ پێکەنانی حکوومەتی نوێ و کارکردن بۆ سەقامگیری ڕەوشی عێراق کە لە ساڵی 2023 ئارامی بەخۆیەوە نەبینیوە. دکتۆر دارا لە پەیوەندی بە عێراق و ئێران و ئەو ڕۆڵی کە جەنابەت ئاماژە و پێکرد لە بەشی پێشووی بەرنامەکەماندا کە ئێران هەیەی لە عێراقدا ئێستا هاوپەیمانان کە بە سەرکردایەتی ئەمریکایە بڕیاری کشانەوەی تەواوەتیان داوە لە عێراقدا و مستەفا کازمی بۆ خۆیشی ئەم هەواڵەی پشتڕاست کردووەتەوە ئەم جۆرە کشانەوەی لە عێراقدا چ جۆرە بۆشاییەکی استراتیژی بۆ عێراقیەکان دروستەکە ڕەنگە بۆشایی استراتیژی لە ڕاستیا بۆ عێراق گەورە بێت لەبەرەوەی من پێم وایە کشانەوەی هێزەکانی ئەمریکا هەرچەنە کشانەوەی هێزەکانی ئەمریکا تەنها هێزە سەربازیەکانە و هێزە ئەو هێزە ئەمێنێتەوە وەکو ڕاوێژکاری و وەکو کۆمەکی لۆجستیکی ئەمریکا بوونی هەیە بێگومان کە کاتێکم هێزانە کشێتەوە بەڵام ئەگەر هاتوو هەر جۆرە حاڵەتێکی وا خراپ ڕووبا کە پێویستکە و هێزانە بگەڕێنەوە من پێم وایە ئەوە ڕەنگە بربەستی گەورە نەبێت لە گەڕانەوەیە بەڵام بربەستی گەورە لە ڕاستیە لە گۆڕانکاری مەدانی سیاسی لە عێراقا کە نازانین لە ماوەی داهاتووە چۆن حکوومەتی عێراقی دروستە بێت و چ جۆرە پەرلەمانێک دروستە بێ و ئەو حکوومەتی کە دروستە بێ ئایا حکوومەتێکی زۆری نابێیان تەوافقیە بێ ئەو بۆشایە استراتیژیە ڕەنگە
بۆشاییشی تا ڕادێک گەورە بێت بەو مانایی کە ڕەنگە هەندێک ریسکی گەورە بێنێتە پێشەوە ئەو ریسکانەژەوەیە کە ئایا تا چەندێک ئەم هێزانی کە ئەمڕۆ لە ساحەی عێراقیە هەن ئامادەن بەوەی کە لەگەڵ هێزەکانی دیکە کۆک بن لەسەر پرۆسی سیاسی عێراق چونکە هێزەکانی عێراق وەکو هێزی سەربازی وەکو سوپای عێراقی وەکو هێزی ئەمنی لە ڕاستیە ڕەنگە هێشتا پێویستیان بە یارمەتیەکی زۆر هەبێ لەلایەن ئەمریکاوە هەرچەند ئەمریکا لە بودجەی ساڵی داهاتووە بودجەیەکی زۆری داناوە بۆ عێراق بە کوردستانیشەوە بەڵام لە ڕاستیە ئێمە ئەنین کە هیچێک لە گرفتە گەورەکانی ئەو وڵاتە بە عێراق و کوردستانەوە گرفتی گەندەڵیە واتە تا چەندێک ئەم پارەیە کە سەرفەکرێ ئەم ئامێر و تەقەمەنی و لۆجستیکی سەربازیانەی کە ئەدرێت تا چەندێک ئەچێتە شوێنی خۆی و لە شوێنی پێویستە بەکارەهێنرێت و نابێتە هۆیەوەی کە کەیسێکی گەندەڵی تر بێت لەسەرەوەی کە ئەم ئامێر و تەقەمەنیانە ون ببێت ئەجا بۆیە لە ڕاستیە ئەو پێشهاتانە دیار نییە تا چەندێک ئەو ریسکە گەورانە چییە بێت لە کشانەوەی هێزی ئەمریکا بەڵام جیاوازیەکە ڕەنگە ئەوەیە کە ئەگەر هەندێک بەراورد کرێ لەگەڵ ئەفغانستانە بەڵام ڕەنگە ئەمەی عێراق بەڕادەیەک جیاواز بێت چونکە هێشتا ئەو هێزە وەکو هێزێکی ڕاوێژکاری بوونیە بێت و ئەتوانێت کاربەدەست بێ ئەگەر کاریگەریشان بمێنێتەوە لە عێراقایانی بەڵێ بەڵام من پێم وایە گرفتە گەورەکە لەوێەوە دەست پێەکە هەروەکو پێشووتر ئاماژەمان پێ کاتێک باسمان لە ئێران کرد وەکو کارکتەرێکی گرنگ لە عێراقا ئەوەیە ئەگەر هێزی سەربازی ئەمریکی کە ئەچێتە دەرەوە لە عێراقا تا چەند ئەتوانێت لە حاڵەتی ئاوارتەیە لە حاڵەتی زۆر خراپە ئایا ئەتوانێت بێتەوە جاریشی تر لەبەرەوەی ئەم هێز لیشیا عێراقیانەی کە ئەمڕۆ هەن بە تەواوەتی دژی ئەوەن کە جاریشی تر هێزێکی سەربازی تر لە عێراقا بوونی هەبێ بەڵێ دکتۆر بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین ئەمە بزانم ئەگەری سەرکەوتنی ئەو حکوومەتایی کە مقتەدە سەدر داوای دەکا و ناوی لێدەنێ حکوومەتی زۆرینەی نیشتیمانی ئەمە ئەگەری سەرکەوتنەکەی چەندە لە وڵاتێکی وەکو عێراقدا بۆ هەموو کێشانەی کە هەیەی بۆ نمونە ڕێبەرانی عێراق ئامادەن دەستبەرداری بەرژەوەندیەکانی خۆیان بن لە پێناوی ئایندەی وڵاتەکەیان نایاننا بڵێ خۆی دیارە تا ڕادەیەکی زۆر زەحمەتە کە حکوومەتێکی زۆرینە بێتەکایە لە عێراقا بەڵام لەوێ بەڵامێک هەیە ئەو بەڵامەژەوەیە کە یەک کەسێکی وەکو مقتەدا سەدر کە با بڵین پەیڕەوی خەڵکێکی زۆر پەیڕەوی لێە کات کە ئەتوانێت بە ملیۆنان کەس بێنێتە سەرجادا ڕەنگە کەسێکی وەکو مقتەدا سەدر بە توندی خۆی و بە پێداگرتنی خۆی بتوانێت ئەو هێزانەی تر ڕازی بکە کە حکوومەتێکی زۆری نەبێتەکایەوە لە ڕاستیە ئەبێ بشگەڕێنەوە بۆ دەستوری عێراقی تاوەکو چەند ئەتوانرێت حکوومەتێکی زۆرینە لەوەی کە زۆرترین ژماری کورسی بەدەستێناوە بتوانێت حکوومەت دروست بکات ئەمە تا ڕادەیەک ئەگەر دروست بکرێن بەڕای من ئەمە جۆرێکە لە گۆڕانکاری لە پرۆسی سیاسی عێراقا و من پێم وابێ ڕەنگە ئەمە ڕەنگە ئاماژەیەکی خراپ نەبێت لە ڕاستیا بۆ دروستکردنی حکوومەتێکی تازەی عێراقی لەبەرچی خراپ نییە بەڕای من لەبەرەوەی کە حکوومەتی تەوافقی بە جۆرێک لە جۆرەکان لە ڕاستیا تا ئێستا لە عێراقا حکوومەتی بەشبەشێ نەبووە کە زەرەری گەورەی لە پرۆسی سیاسی عێراقاوە لەبەرەوەی بە هەموو شێوەیەک جۆرێکە لە بەشکردنی ئەو سامان و ئەو دەستکەوتەی کە هەیە واتە مەبەستەکە بریتی نییە لە بەرەو پێشبردننی پرۆسی سیاسی بەڵکو بریتە لە دابشکردنی ئەو خەزیێنەی کە هەیە لە بەردەستیانە بۆیە هەمیشە ئەبێتە هۆی گەندەڵی و کەیسی دزی گەورە و بە هیچ شێوەیەک حکومڕانی ناتوانێت بڕێوە بڕوا من تا ڕادەیەک ڕەنگە بتوانم بڵێم کە ڕەنگە مقتەدا سەدر ئەو توانایی هەبێ ئەوە دروست بکات و ئەوانی تر ڕازی کا بەوەی کە حکوومەتیشی زۆرینە بێنێتەوە بەڵام قسەکە لەسەرەوەی ئایا تا چەندێکم حکوومەتی زۆرینەیە سەرکەوتووە بێت ئەمەیان لە ڕاستیە
ناتوانین پێشببینیشی تەواو ورد بۆ ئەوە بکەین گرفتەکان زۆرن بربەستەکان زۆر گەورن بەڕای من. بەڵێ دکتۆر دارا ساڵی نوێت پیرۆزە و سپاس و پێزانینیشم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەمەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزان سپاسی بێپایانیشم بۆ ئێوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون و ساڵی نوێتان پیرۆزە و تا هەفتەی ئایندە ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.